تا چرکەیەک لە ژیانە بم کورد ئازیزم و پایتەخت هەر تۆش تاشی ئێمە وەکو بەشی کۆمەڵایەتی زۆر بە گەرم و گوڕی بە جەرگەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی هەموو گەلی کوردەکەین و ئیشەڵا هەر بمێنن هەر سەرکەوتوش بن. وتە دەهۆنراوەیە کە دێ بۆ ڕۆژی ئاڵا توانی بۆمان بڵێ؟ بەڵێ هۆنراوەکە خۆم هی خۆم نییە بەس هیچ چەند شاعیرێکی ترە بەس دەستکاریشم کردووە ئەڵێ ئەی کوردستان بە من بێ بچمە ئاسمان پڕیکەم لە شعری خۆم وەک باران بۆت ببارێم پێت بڵێم عاشق بە تۆم ئیتر بەسە نیشتیمان با تەنیا من عاشقت نەبم سوێن بە خودا لەمە زیاتر خۆشم بوێی کافر ئەبم هەرگیز ناڵێم کوردم ناوێ ئەو ڕۆژانە بەسەر چووە بۆیە ئەم زانکۆیم خۆشەوێ چونکە هەناسەی کوردێکی پیا ڕۆشتووە. اینجا دوای ئەوەیان ئەڵێ نەک تەنیا هەناسەکانم وە خۆشم ئەفەوتیم گوڵێ و جڵم ژیانەدا بۆ ئاڵاکە و کەسێکیش نییە پێت بڵێ ئێمە کۆمەڵایەتین و مێژووی کورد ئەکەین بە دەرس ئەگەر هەیە عاشقتر لە ئێمە بۆ کورد یەک تۆزمان ئەوێ بە قەیس. اینجا دوای ئەوە ئەڵێ ئەگەر هەیە لە زانکۆ و بەشی کۆمەڵایەتین فێری جوانی تۆ کراوین وا 4 ساڵە ئەخوێنین و لە عاشقی کوردانە بڕاوین تا مردن کوردم بەدڵ چۆن ئارام بم لە ژێر خاشی تا چرکەیەک لە ژیانە بم کورد ئازیزم و پایتەخت هەر تۆش تاشی.